ئیدارەی دۆناڵد ترامپ هەوڵی کردنەوەی گەروی هورمز دەدات لە ڕێی دروستکردنی هاوپەیمانێکی نوێ بە ناوی ئازادی دەریایی. ئەم پرۆژەیە کە کارێکی هاوبەشی وەزارەتەکانی دەرەوە و جەنگە، دوایەوە دێت کە دانوستانەکانی وڵاتەکە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران کەوتە دۆخی چەقبەستنەوە. هاوکات داڕشتنی چەند پلانێکی دیکەی جەنگی بۆ ناچارکردنی ئێران بە ڕێکەوتن لەخۆ دەگرێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ وڵاتە هاوبەشەکانی وەک چەکێکی دیبلۆماسی هەماهەنگی دەکات. لە کاتێکدا فەرماندەیی ناوەندی ئەمریکا سێنتکۆم لە فلۆریدا ئەرکی چاودێریکردنی ورد و پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ کەشتەکانی گەروەکە گرتووەتە ئەستۆ. ئەم هاوپەیمانیە بە ئاشکرا وڵاتانی وەک رووسیا و چین و کوبا و بیلاڕووسیای لێ دوور خراوەتەوە تاوەکو بەرەیەکی نێودەوڵەتی یەکگرتوو دژی هەڕەشەکانی ئێران پێک بێنرێت. هاوکات لەگەڵ جم و جۆڵە دیبلۆماسیەکان بژاردە سەربازیەکان وەک گوشارێکی قورس بۆ ناچارکردنی ئێران بە گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆ ئامادەکراون. بە پێی زانیاریەکانی پێگەی ئاکسیۆس، فەرماندەیی سێنتکۆم پلانێکی سەربازی هەمەلانەی ئامادە کردووە کە زنجیرەیەک لێدانی ئاسمانی بەهێز و کوردمەودا بۆ سەر ئامانجە هەستیارەکانی ئێران لەخۆ دەگرێت کە بە ئامانجی شکاندنی ئەو چەقبەستوویە نەرێنیەیە لە دانوستانەکاندا دروست بووە. هەروەها کۆنتڕۆڵکردنی بەشێک لە گەروی هورمز وەک بژاردەیەکی دیکە لە کاتژمێرەکانی داهاتوودا دەخرێتە بەردەم ترامپ کە ڕەنگە بەکارهێنانی هێزی وشکانیشی تێدا بێت بۆ گەرەنتیکردنی کردنەوەی گەروەکە. واشنتۆن دەیەوێت لە ڕێگەی ئەم هەڕەشە سەربازیە جدیانەوە هۆشداری بە بەرپرسانی باڵای ئێران بدات لە دەرەنجامە قورسەکانی ڕێگنەکەوتن و ڕازی نەبوون. لە ڕووی یابووریەوە واشنتۆن استراتیژی گەمارۆدانی درێژخایەنی بەندەرەکانی ئێرانی وەک کارتێکی گوشاری توند هەڵبژاردووە کە بە پێی زانیاریەکانی وۆڵ ستریت جۆرناڵ، ترامپ فەرمانی بە بەرپرسانی ئاسایشی نیشتیمانی داوە ئامادەکاری بۆ گەمارۆیەکی درێژخایەن بکەن تاوەکو تاران ناچار بێت بە تەواوی دەست لە بەرنامە ئەتۆمیەکەی هەڵبگرێت. سەرۆکی ئەمریکا لە پلاتفۆرمی تروس سۆشیال ئاماژەی بەوە کردووە کە ئێران لە دۆخی داڕماندایە و داوای کردنەوەی بە پەلەی گەروی هورمز دەکات. مەرجی واشنتۆن بۆ هەڵگرتنی ئەم گەمارۆیە واژۆکردنی ڕێکەوتنێکی نوێیە کە پیتاندنی یۆرانیۆم بۆ ماوەی 20 ساڵ ڕابگرێت و دڵنیایی بدات کە تاران هەرگیز نابێتە خاوەنی چەکی ئەتۆمی کە هێڵی سووری هەمیشەیی ئیدارەی نوێی ئەمریکایە. لە بەرامبەردا تاران گەمارۆی دەریایی و هەڵکوتانە سەر کەشتیە نەوتەکانی بە چەتەگەری دەریایی ناودەبات و هەڕەشەی وەڵامدانەوەی سەربازی بێوێنە دەکات. پرێس تیڤ لە سەرچاوەبنیەکانی ئێرانەوە ڕایگەیاندووە دان بە خۆداگرتنیان سنووری هەیە و ئەگەر واشنتۆن لە گەمارۆدانی دەریایی و وشکردنی سەرچاوەبووریەکانیان بەردەوام بێت بە کردەیەکی سەربازی قورس ڕوبەڕووی دەبنەوە. ئەم دۆخە ناوچەکەی خستۆتە سەر لێواری تەقینەوەیەکی سەربازی مەترسیدار کە دەرەنجامی ململانیەکە ئەوە دیاری دەکات کە ئایا گوشارە هەمەلایەنەکانی ئەمریکا دەبنە هۆی شکاندنی چەقبەستووی و واژۆکردنی ڕێکەوتنێکی نوێ یان ناوچەکە بەرەو جەنگێکی درێژخایەن و فراوانتر هەنگاو دەنێت.